سەبارەت بە کاریگەریەکانی بارانبارین لەسەر کشتتوکاڵ بەڕێز من سید مراد بەڕێوبەری گشتی کشتتوکاڵی هەولێر لە ستودیۆ لەگەڵمانە کاگی مسپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن وەگاشکرایە ڕۆژی بارانبارین لە کوردستانە بەتەواوی ئەنی کەم باریوە تاوەکو ئێستا بەراورد بە ساڵی پار ئەم بارانی چەند ڕۆژی ڕابردووەم دوو ڕۆژە ینی تا چەند کاریگەری لەسەر کشتتوکاڵە بێ بێشک ئەو ساڵەگە بەراوردکەین لەگەڵ پارسال ڕێژێ دابارینی باران زۆر کەمترە ئەو ڕێژێش حتمما کاریگەری دەبێت لەسەر بەرهەمهێنانی دانەوێڵە ئەو بەرهەمانەیەکەوە لە وەرزستانە بەرهەم دەهێنرێن بۆیە ڕاستەوخۆ کاریگەریان هەیە لەسەر ئەو بەرهەمە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ئەگەر بۆ نمونە پارێزگای هەولێر بکەینە نمونە تا ئێستا 82 میلیم باران باریوە دیسانەگە بەراوردیکەین لەگەر پارسال 232 میلیم باران باری بوو ڕێژەکە ئەگەر بەراوردیکەین دەتوانین بڵێن ئەگەر یەک لەسەر سەی پارسال باریوە حتمما ئەوەش کاریگەری سربی دەبێت لەسەر بەرهەمهێنانی دانەوێڵە بەڵام بەشی زۆری جوتیارەکانمان لە سای ئەو کار ئاسانیەکەوە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ برا جوتیاران کراوە بتوانم بڵێم هەزاران جوتیار ئێستا کە زەویەکانیان بەراون پێویستە لەو قۆناغی ئێستا جوتیاران پشت بەستن بە بارانی تەواوکاری بارانی تەواوکاریش ئەو زەویانت لە خۆ دەگرێتکەوە سەرچاوی ئاویان هەیە دەتوانن لەو حاڵەتەدا بەرهەمی دانەوێڵیان بێگرفت بێت بۆ قۆناغەکانی داهاتوو هەرچەندە ئەوەی ئەمە چاودێریمان کردووە لە چەند ساڵی ڕابردوو ئەگەر ساڵی پاری لێجداکەین و لەگە ساڵی 2019 زۆربەی ساڵەکانی ڕابردوو باران گرفتی دابارەین لە وەرزی جستان ڕنگدانەوەی دەبوو بەراورد لەگە وەرزی بەهار لە وەرزی بەهار ڕێژەی دابارین بەرز دەبوو ئەوەش ڕاستەخۆ کاریگەری دەبوو لەسەر زیادبوونی بەرهەمی دانەوێڵە لە هەمان کاتیشدا ئاودانی تەواوکاریش کە براجوتیاران دەیکەن ئەوەشی کەمتر دەکردەوە باشکاگە من هەندێک بەرهەمەیە داچێنراوە بەرهەمی زستانن بەرەمە دانەوێڵەکان ئەمانەمە ترسیان لەسەر نیە ینی بەبۆرەی ئەم ڕێژەکەمەی بارانبارینەوە بۆ ساڵ حتمما ئەو ساڵ ئێمە پلانی ئامادەکردنی جوتیاران پلانی بە بازارکردنی گەنیشمان لەسەر ئەو شێوازە داڕشتووەکەوە ئەفزەلیە دەدرێتە ئەو زەویانەیەکەوە سەرچاوی ئاویان هەیە و زەویەکان بەراون بۆیە ئەو جوتیارانەیەکەوە زەویان دێمی بوون کەمتر ئەو ساڵ خۆیان لە حاڵەتی ئامادەکاری و داچاندنداوە هەرچەندە بەشێک لەو ناوچانێکەوە دەکەونە ناو زۆنی بارانی مسۆگەر لەوێ ڕنگدانەوەی ئیجابیدا هەبوو بەڵام ناتوانین بڵێن بە شێوێکی گشتگیر تەماشای بکەین بەڵام بەراوردیکەین لەگەڵ ئەو زۆنانەیەکەوە بارانی نامسۆگەری تێدا هەبووە لەوێ بەرهەمهێنانی زەوی دێمی زۆر خراپ بووە وێ ئەو زەویانێکەوە سەرچاوی ئاویان هەیە پشت دەبەستن بە ڕێڕەوی تەواوکاری ئاودان ڕێڕەوی تەواوکاری ئاودانیش دەبێتە قۆناغێکی پشتگیر بۆ بەرهەمهێنانی دانەوێڵە لەو وەرزەی ئێستاکە زۆر باشە دواکەوتنی باران تا چەند کاریگەری هەیە لەسەر ینی ئەو بەرهەمە کشتتوکاڵیانی کە ئەخرێنە بازارەوە دوا بکەون حتمما کاریگەری زۆر سلبی دەبێت بە دواکەوتنی باران بۆ تەنها بۆ بەرهەمی کشتتوکاڵی خراپ ناوی بەڵکو بۆ هەموو سێکتەرەکان کاریگەری ڕاستەخۆی دەبێت بەدڵنیاییەوە ئەو ڕێژەی تا ئێستا باریەوە بەراوردیکەین لەگەڵ پارساڵ کەمترە ئەو کەمیش دەبیتە کاریگەری سلبی دەبی لە بەرهەمهێنانی دانەوێڵە ئەو بەرهەمێکەوە بەرهەمیش دێن لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە کاریگەری دەبێت بەڵکو ڕێژەکەی کەم دەکاتەوە ڕەنگە لە ڕووی کوالیتیەوەش کوالیتێکی زۆر گونجاو و پێویست و باشی نەبێت بە بەراورد لەگەڵ ئەو ساڵانێکەوە ڕێژەی دابارینی باران تێدا بەرزترە بۆیە هەر کاتێکەوە باران کەم دەبێتەوە بەرهەمهێنانی شتێدا ڕاستەوخۆ کەم دەبێتەوە وێ تەمەنا دەکەین لە خوای گەورەکەوە بارانی بەڕەحمەت زیاتر ببارێت لە هەمان کاتیشدا ئێمە بە ئەو ڕەچاو بکەین کەوە لە چوارچێوەی حکومەتەکانی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان توانیمانە چەندین پۆند و بەنداو لە هەرێمی کوردستان دروست بکەین ئەو پۆند و بەنداوانش ئەوانەی کەوە تەواو بوونە ڕاستەخۆ کاریگەری زۆر زۆر ئیجابیان دەبێت بۆ گڵدانەوەی ئاو و ئاوی ژێرزەوی لەو حاڵەتەدا ئێمە دەتوانین سوودی زۆری تێدا ببینین و بە تایبەتی بۆ بەرهەمهێنانی ماسیش دەتوانین لە قۆناغەکانی بەرهەمهێنانی ماسی سوودی تێدا بێن چونکە ئێمە بەشێک لەو پەنداوانە لەو پۆندانە ئێمە پەنجە ماسیشمان تێدا داناوە بۆ ئەوەی ئەو بەرهەمەی تێدا بەرهەم بهێن باشە جارێ زوونیە کاگی من باز لە وشکە ساڵی بکەین خۆی لە خۆیدا ئەمە دەبی جیا بکرێتەوە وشکە ساڵی لەگەڵ ڕێژەی کەمدابارین وەکو باسم کردکەوە لەو چەند ساڵی ڕابردوو لە زۆربەی وەرزەدستانەکان ئێمە ڕێژەی کەم بارینمان توش بووینە بەڵام لە وەرزی بەهار حاڵەتەکە پێچەوانە بۆتەوە یاخۆ پێشبینی یەکەن بارانی وەرزی بەهار قەرەبووی بارانی ئەم وەرزە بکاتەوە کە وەرزی زستانە ئەو زەویانەیەکەوە
داچێنراون و ئامادە کراون و بە دڵنیاییەوە ئەگەر بێت و ڕێژەی دابارینی باران لە وەرزی بەهار ڕێژەیە کە بەرز بێتەوە کاریگەری زۆر ئیزابی دەبێت بۆ بەرهەمهێنانی دانەوێت لەو دەتوانم بڵێم تا حەدێک قەرەبووی بکاتەوە بەڵام لەو حاڵەتەیەکەوە ئەو زەویکەوە بەرهەم نەهێنرا بێت و یاخود دانەچێنرا بێت ڕەنگە لەو حاڵەتە سوودی بۆ ئەو براجوتیارەیان ئەو زەویانە نەبێت بەڵام لە هەمان کاتیشدا ئەو زەویانێکەوە سەرچاوی ئاویان هەیە خۆ ئێمە وەکو پلانی ساڵانی خۆمان تەنها پژگیری بەرهەمی دانەوێڵە ناکەین وەکو ئێمە ساڵانە بەرهەممان هەمە چەشن بووە جوتیارەکانمان لە سەوزە و میوە بەرهەمەکی یەکجار زۆریان هەیە بە تایبەتی لە وەرزی پێگەیشتنی سەوزە و میوە ئێمە تەواو پشت بە خۆمان دەبەستین بۆیە لەو حاڵەتە ئەگەر هات و جوتیارێکیش نەیتوانی لە بەرهەمی دانەوێڵە ئەو ساڵ خۆی ئامادە بکات دەتوانێت بۆ وەرزەکانی سەوزە یا میوە دەتوانانی بەرهەمی خۆی هەبێت و سوودی هەبێت و بەرهەمەکەی دەرفەتی بە بازارکردنیشی لە چوارچەوەی ئەو سیاسەتە حەکیمانەیەکەوە کابینی نوێم دای ڕشتووە دەرفەتی بە بازارکردنی بەرهەمەکانیان مسۆگەرە باشە کاکە من ینی داواکاری جوتیاران لەم کاتەیە ئێستاوەیە کە خۆیان بەرهەمەکانی خۆیان ئاوەدەن و داوا ئاکەن کە کاتژمێرەکانی کارەبایان بۆ زیاد بکرێ بۆ ئەمە چێکنەوە ئێمە بەدووادا چونمان کردو بەردەوام لەگەڵ لایانی پەیوەدیە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کارەبای هەولێر وە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی کارەباش بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێت ئەمە ئەوەش ڕەچاو بکەینکەوە قۆناغەکانی کارەبای 24 کاتژمێری و ڕۆژ بە ڕۆژ فراوان دەبێت بە دڵنیاییەوە لەگەڵ تەواوبوونی هەموو زۆنەکان و هەموو سنووری پارێزگای هەولێر کارەبای 24 کاتژمێری تێدا ڕەنگ بداتەوە جوتیاران لەو حاڵەتەدا کارەبایەکی مسۆگەریان دەبێت ئەوە ژوا دەکاتکەوە کار ئاسانێکی یەکجار زۆر بۆ براجوتیاران بکات و هەموو کات بتوان بەو نرخەی کەوا بە نرخی کشت و کاڵیش ئێمە کرێی کارەبایان بۆ ژمار دەکرێت واتە 130 ئەو کرێیان لێوەدەگیرێت بە بەراورد لەگەڵ کەرتێکی تر ئەوەژی کە لە پشتیوانیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ براجوتیاران لەو حاڵەتەدا بارسوکێک دەبێت بۆ براجوتیاران زیاتر دەتوانن ئەو بەرهەمەیەکەوە داچیان دویانە بە بەرهەمی بێن و پشتیوانیەک دەبێت بۆ بەرهەمیان باش ئاوی ژێر زەوی کوردستان هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر چۆنە ئەو ساڵانەی کەوا ڕێژەی دابارین کەم دەبێت ڕاستە و خۆڕنگدانەوەی سلبی دەبێت لەسەر ئاوی ژێرزەوی ساڵ بە ساڵ ڕێژەیەکە زیاتر قوڵ دەبێت زیاتر کەم دەبێتەوە ئەوەش وای کردووەکەوە لە هەندێک زۆن ئێمە دووری یاسایی نێوان بیرەکان یەکجار زۆر بکەین بۆ ئەوی ژمارەی بیرلێدان کەم بکرێتەوە بە ئامانجی پاراستنی ئاوی ژێرزەمی بەڵام لەگەڵ ئەوەشدا حکوومەتی هەرێمی کوردستان دەستەوستان نەبووە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە زیادکردنی ڕێژەی پۆندەکان زیادکردنی ڕێژەی بەنداوەکان بە ئامانجی ئەوەیەکەوە یەک لە ئامانجەکانی ئاوی ژێرزەوی تێدا زیاد بکات بەڵکو ڕنگدانەوەشی هەبووە لە ئەو شوێنانەیەکەوە پۆند و بەنداوی تێدا دروستکراوە ئاوی ژێرزەوی تێدا ڕێژەیەکەی بەرز بۆتەوە خۆی لە خۆیدا ئەوە هەنگاوش لەگە فراوانبوونی ئەو پۆند و بەنداوانە حاڵەتی چارەسەرکردنی ئاوی ژێرزەویش لەوەیدا چارەسەر دەبیت پشت ئەستور بە دابارینی ڕێژەی زۆرتر بە باران پشت بەخوای گەورە باش هەتاوە کۆرزی بەهار نەبینین کاکێ منانی گونجاو نییە باس لە گرانی نرخی بەرهەمەکان بکەین لە بازاڕا بەبوونی کاریگەری کەم بارانیەوە ینی پێشبینیتان چیە بۆ بە پێی ئەزمونە سادەی ئێمە هەمان بووە کەوا لە ساڵانی ڕابردوش ئێمە حاڵەتی کەمبوونەوەی بارانمان توش بووە بەڵام کاردانەوەی وا سلبی نەبووە لەسەر نرخی تو بەرهەمەکان و ئەو پێداویستی هاوڵاتیان چونکە حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەری بۆ گرفتانە حتمما هەبووە دەتوانین لەو حاڵەتە ئەگەر بەرهەمێک لە ناوخۆ نەتوانی بەرهەمی بێنین ئێمە ڕێگە خۆشکرد دەبین بۆ بازرگانان ئاسانکاری تەوا بۆ بازرگانان دەکەینکەوە لە وڵاتانی تر بتوانین ئەو بەرهەمانە هاوردە بکەین بۆیە پێویست بە دڵە ڕاوچێ ناکە کە هاوڵاتی بیر لەوە بکەنەوە کاتێکەوە ڕێژەی دابارین کەم دەبێتەوە ڕاستەخۆ کاریگەری دەبێت لەسەر بەرزبوونەوەی نەرەغەمنەوەی بە دوور دەبینم بەڵام لەگەڵ ئەوەشدا حتمما زیادبوونی ڕێژەی باران خۆی لە خۆیدا ڕەحمەتەکە تەمەنای ئەوە دەکەینکەوە لە خوای گەورە ڕێژەی دابارین لە کوردستانی ئازیزمان زیاد بکات کاگە من شتێکی دیکەیە کە گرنگە جیاواز لەمە هەڵمەتێکتان دەست پێ کرده بوو بۆ پاکردنەوەی ئەو با بڵین شوێنانی کە ئەو جوتیارانەی کە سەوزە و جوتیار نەبوون ئەو خەڵکەی کە سەوزە و میوەیان داچان و سەوزە با بڵین بە ئاوی پیسیانی ئەمە گەشت نەکوێ چیتان کرد تاوکە سە بەردەوا من چەندتان
چەند شوێنتان ینی پاک کردوتەوە چیتان کردووە؟ بەڵێ بەسپاسەوە بۆ خەمخۆری جەنابەت بە بیرم دێت لە سەرەتای قۆناغەکە بەڕێستا میوانداری ئێمەتان کردەوە پشتگیر بوون بۆ ئەو هەنگاوی کەوا حکوومەتتی هەرێمی کوردستانە سەر ڕاستپاردەی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستان بە ئامانجی پاراستنی ژینگە و تەندروستی هاوڵاتیان ئێمە لیژنەیەک پێکاتەوە بۆ خاوێنکردنەوە ڕاماڵینی ئەو زەویانەی کەوا بەرهەمی سەوزەی تێدا بەرهەم دەهێنرێت بەڵام پشت دەبەستێت بە ئاوی زێراب و ئاوەڕۆی ئاوی پیس ئەو ئەوەی کەوا بەکار دەهات بۆ بەرهەمهێنانی ئەو بەرهەمانە لەسەر هیچ بنەمایەک و هیچ بنەمایکی تەندروستی و هیچ یاسایەک ڕێی بۆ نەددا کەوا ئەو بەرهەمانە بەو ئاوە پیسەی بەرهەم بێندێت بۆیە خۆشبەختانە ئێمە بە ئەرکی خۆمان هەستاوین تا ئێستا نزیک بە 2000 دۆنم زەویمان خاوێن کردوتەوە زیاتر لە 300 خانووی پلاستیکیمان لا داواکەوە پشتیان دەبست بەو ئاوە پیسەی بۆ بەرچاوڕوونی زیاتری بەڕێست و هاوڵاتیان ئەو زەویانە هیچیان زەوی کشت و کاڵی نەبوون بەڵکو ئەو زەویانە کەسانەش جوتیار نەبوون بەڵێ ئەو خەڵکانش لەناو پلانی بەڕێبەراتی گشتیمان تۆمار نەکراون ناویان وەکو جوتیارکەوە ئێمە پشتگیریان بکەین و کار ئاسانیان بۆ بکەین بەڵکو ئێمە جوتیاری ڕاستەقینەمان یەکجا زۆر هەیە زیاتر لە 1 ملیۆن دۆنم زەوی کشت و کاڵی لە سنووری پارێزگای هەولێر هەیە کەوا لەبار و گونجاوە بۆ بەرهەمهێنانی ئەو بەرهەمانێکەوە هاوڵاتیان پێویستیانە وێ ئێمە پشتگیری لەو جوتیارانە دەکەینکەوە بەرهەمەکی ساغڵەم و تەندروست و بەبێ گرفت دەسە بنەما یاسایی بەرهەم دێنن دەتوانم بڵێم ئەوە ژوای کردووەکەوە زیاتر دەرفەت بۆ ئەو خەڵکە جوتیارە ڕاستەقینانە برەخسێت تاوەکو بەرهەمەکانی خۆیان بە بازارکەن لە حاڵەتی بەدوورخستنەوەی ئەو خەڵکانەیەکەوە بەبێ بنەمای یاسایی یان بەبێ بنەمای تەندروستی سەوزەیان بەرهەم دەهێنا. بەڕێز هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەولێر سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان سپاس بۆ بەڕێستان. بەخێر.